دەبێ دڵویسعەتێکی وەک فەلەک زیاتر وەکەف بێنێ، شەو ڕۆژی فراق و وەسڵی دولبەر تا بگونجێنێ. دەخیلت بم کوڕی ئەمڕۆ بە فەرداوا دەکەم هیچە، چ فەرداها تیا نەکراوە کارێک و بووە دوێنێ. زوبانی حاڵی پەروانە لە وەختی سووتنا دەیوت، زوبانی حاڵی پەروانە لە وەختی سووتنا دەیوت، کەسێ واریسمە وەک من بێ لە عیشقا خۆ بسووتێنێ. ڕقی بەڵبەتەیم شەو شەق دەبا جانانە ئێوارە، بە عوشاقی تەقەبولدا لە باتی سەد دوعا گوێنێ. بە غەیبەتکردنی ئەم بێنەوایە تووشی خەجڵەت دێ، بە غەیبەتکردنی ئەم بێنەوایە تووشی خەجڵەت دێ. بڵێ واعیز بەس ئەم مێرو لە بخوا وازی لێ بێنێ. دەنی تەبعی وەها غاڵب بووە فیرعەونی ئەم عەسرا، نەوەک موسا لە کنج و پارە بوو ئیمانی پێدێنێ. دەنی تەبعی وەها غاڵب بووە فیرعەونی ئەم عەسرا، نەوەک موسا لە کنج و پارە بوو ئیمانی پێدێنێ. مەبزوە مەحویە لەم ڕێگەدا تا دەبیە خاکی ڕێی. ومێدە دەستی گەردت هەردەگا ئاخر بەداوێت. بسم الله الغني المغني. پیرێکی خانەقا دەیجێڕایەوە ئەو ڕۆژەی هەموو شتم لە دەستدا، هەموو شتێکم دەستکەوت. ئەو ڕۆژەی بووم بە هەژارترین هەژار، بووم بە دەوڵەمەندترین دەوڵەمەند. پیان وت چۆن؟ وتی کە هیچم نەما ئیتر خودام هەبوو. خۆشەویستان و ئازیزان، پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەلفەقر فەخری، واتە هەژاری شانازی منە. فەقر فێرمانەکە هەژاری دەست دەوڵەمەندی دڵە، هەژاری دنیا دەوڵەمەندی ئاخیرەتە، هەژاری خود دەوڵەمەندی خودایە. بۆیە ئازیزان و خۆشەویستان، لە ڕازێکی دیکەی بەرنامەی ڕازی دڵاندا لەگەڵ میوانە ئەزیز و خۆشەویستەکەم جەنابی دکتۆر محەممەد پێنجوێنی جارێکی تر ئەچینەوە سەر بابەتی فەلسفەی زەکات و چۆنیەتی دابەشکردنی زەکات. ومێ دەخوازم کە ئەم شەویش وەک ئەڵلقەی ڕابردوو بتوانین ئەم ڕازە لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویستە نمایان بکەین. بەناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی بە خێرهاتنەوەی جەنابی دکتۆر محەممەد دەکەم. زۆر سوپاس بۆ ئەوەی کە دەرفەتت پێبەخشین کە بتوانین تێر و تەسەلتر لەسەر ئەم بابەتە بدوێت. جارێکتر بەخێرەکەم سەرکەوتو بنیاغا یوا خوازم انشاءالله دایما هەر لە خۆشی و سعادی و کامەرانی دابژین. جەنابی مامۆستا من ئەمێ لێوە بچمە ناو بەرنامەکەوە. معلومی جەنابتە کە خوای گەورە وەختێ باسی ئینسانەکە باسی کەرامەتی ئینسانەکە، وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، یعنی خوای گەورە کەرامەتێکی زۆر پیرۆزی بەم ئینسانە بەخشیوە. زۆر جار ئەوە وتراوە کە پێغەمبەریش درود و سەلامی خوای لەسەر فەرموویەتی ئەگەر خێرێکتان بە دەستی ڕاستان کرد با دەستی چەپتان پێی نەزانێ. ئەمە هەمووی لە بەرامبەر ئەوەیە کە بەڕاستی کەرامەتی ئەم ئینسانە بپارێزرێ. عەدالەتی خوایی لەوا جێبەجێ ئەبێ کە ئێمە وەکوەڵێ لە ڕێگەی سوڵتە و دەوڵەتەوە بتوانین چۆنیەتی ئەم بەخشینەوەی زەکاتە بە تەواوی ئەو فەقیر و هەژارانە بدەین، کە یەکێک لە مانا و فەلسەفەکانی زەکات ئەوەیە کە حەقیقەتی بوونی ئەم ئینسانە بە مانای کەلیمە لە ڕەگ و ڕیشە و گۆڕانکاری بەسەرا بێت. فەرمووە وەسەجە. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، درود و سڵاو و میهرەبانی خودای گەورە بڕژێ بەسەر گیانی پاکی سەروەرمان
رسول الله صلى الله عليه وسلم هاوڵانی و یارانی و زانایان و خواناسان سڵاو و ڕێزم بۆ هەموو بیرەنران و بیسەرانی عەزیز لە هەر جێگە و شوێنێک دەنگمان دەبیستن و هەروەها داواکارم لە خوای پەروەردگار تاعاتی هەموو دینداران و خواناسان و ڕۆژەوانان قبول کام ئامین ئینشاءالله. ئەوەی کە کردویانە لە عەمەلی ساڵح و کارە چاکەکانیان بە سەدقات بە ئەجری پاداشی گەورەیان بداتەوە بیکاتە هۆکاری چوونە بەهەشت ئینشاءالله. ئامین ئینشاءالله. ئەو بابەتی کە جەنابەت باسی کرد تەمەن هەموو شریعەتی خوای گەورە پەیامی قورئانی پیرۆز بۆ پارێزگایکە لە مەقسەدە هەرە گەورەکانی پارێزگاری کەرامەتی ئینسان و ڕێزی مرۆڤە. بۆ یەکە لە هەموو ئەو یاسانیشی کە هاتوون لە شریعەتی خوای گەورەدا تا ئەو سنوورە ڕێگەی داوە کە بڕواکە بێت کەرامەتی ئینسانەکەی تیا نەشکێت. لە بابەتی بەخشینە بابەتی زەکاتیشە بە هەمان شێوە و هەر سەدەقەیە چاکەیەکە یەکێ بەرامبەر کەسێک ئەبێ ڕچاوی ئەو حاڵەتە بکرێت کە ڕچاوی پارێزگاری دەرونی و هەستی ئینسانەکەیە بۆ چووکە بدەوێ نەدەوێ ئەویش هەر مرۆڤە وا نەزانین بەوەی کە من پلەیەکی دنیاییم هەیە یا سامانێکم هەیە یا بوومەتە مامۆستا یا پلەیە لەو بەرزترم هەیە بۆ پلەیە مرۆ ئینسان بوونم گۆڕابێت لە مرۆڤی دەرنەچوم لە قاڵبی مرۆڤونی خۆمە هەرماومەتەوە. بۆیە قورئانی پیرۆز حتا کاتێک کە باسی پێغەمبەرگیانەکە عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ پێ بڵێ ئەنە بەشەڕ مثلکم. ئەگەر پێغەمبەرایەتی پلەیەکە خوا پێی بەخشیوم بەڵام لە ڕیزی مرۆڤبوون لەگەڵ ئێوەدا هەر لە مرۆڤام هەر لە ناو بازنەی مرۆڤەکەدا ماومەتەوە. بۆیە ئەم پلە و مەنسەبانەی کە لە دنیا وەریەگرین ناکاتە ئەوەی من لە مرۆڤبوون دەرکاتە دەرەوە و ناشکاتە ئەوەی حەزەکانی من لە حەزێکی تر جیاکاتەوە. هەرچی هەستێک کە من هەمە ئەویش هەیەتی. ئەگەر من ئازار بخۆم بە جوێنێک ئەویش ئازار دەخوا بە جوێنێک. ئەگەر من ئازار خۆم بە خەمێک ئەویش ئازار دەخوا بە خەمێک. ئەگەر من هەستم هەبێ لە هەستەکانم بریندارکرێ پێی ماندووە بم ئەویش بە هەمان شێوەکو من وایە. ئەم ڕۆحیەتە ئەبێت لە هەمومانە بەرجەستە بێ کەوا بوو فەرقم نییە فەقیر و گەدا بم یا دەوڵەمەندێک بم یا سەرکردە بم یا کەسێکی سادە بم هەمومان لەو بازنە دەخولێنەوە کەوا بوو لێرەدا دەبێت کارەکانی هەریەکە لە ئێمە لە سنوورێکا بێت کە بەرامبەرەکەی خۆمان ئاگامە لێبێ ناڕەحەت و ئازاری نەدەین چ لە کاتێکە کە مامەڵەی سلبی لە دەکەین چ کاتێک مامەڵەی ئیجابیشمان هەیە لە ئەرێنی و نەرێنیا بێ ئاگامان لە هەردووکی بێ حتا کاتێک گەتە سیڕاعیش لەگەڵیا کردووە ئەبێ ئاگال لەو لایەنەشی بێ نەچیتە ئەوەندە دەرنەچی کە لە حەدی ئەوەی کە خوای گەورە بەهێڵی سووری داناوە کە خوا نەخواستە ناشرینکردنی کەرامەتە. لێرەوە کە بدەینە سەر ئەوە کە پێغەمبەرگیان عەلەیهی سڵات وسەلام فێرمانەکە لەو فەرمودەی کە فەرمووی ئەگەر دەستی ڕاستان بەخشی دەستی چەپ نەیزانێ. ئەزانی ئەمە چەند مانای تایە؟ یەکێ لەو واتانەیە ئەوەیە کە من بەخشینم کرد هیچ کاتێک منەت ناکەم بەسەر خەڵکە. ئەخر زەکاتێکێ لە فەرسەفەکانی ئەوەیە بیدێ بە خەڵی بڵام منەت ناکەی بەسەریا ئەبێ منەت کێ منەت بابی بۆی وەرەگرێت. ئەخر لە فقی ئیسلامیە ئەبێ کابرای دەوڵەمەند مەمنون بێ فەقیرە دەکاتێکی وەرگرێ. طبعا ئەبێ مجتەمەعێک پەروەردە بکەی ئەوەی زەکاتی پێناشێ وەری نەگرێ ئەوەی کە وەریگە ئەبێ مەمنون بی چونکە حەقێکە لەسەر شان تەبێ دەریکەی لەسەر لێ بێتەوە پێچەوانە بۆتەوە لە باتوی منەت کەی بەسەریا ئەو منەتە کا بەسەر تاکە لێ وەرەگرێ. ئەمە بەڕاستی پارێزگاری کەرامەتی هەژارێکە کە فەقیر بێدادە بێپارەیە بێدەستە لە سامانی پێنی بەڵام نەزانی کەرامەتەکەی لە کەرامەتی تۆ بچووکتر هەروەکو تۆ وایە یەکسانن تێدا. لێرە ئەمە معنایەک لە معنەکانی معنایەکی تر لە واتەکانی کە ئەفەرمێ بیشاردنەوە ئەوەیە کە فەلا تزەکو ئەنفوسەکوم نابێ ئینسان کە ئیشێکە بیکا بە دیعایە و شیعار بۆ خۆی بەوانە بەناوبانگ ببێ ئەبێ خەڵک شایەتیت بۆ بێت نەخۆ شایەتی بۆ خۆبی ئەبێت چاکەکان عەمەلەکانمان ببنە نیشانی سەدقێتی ئیمانمان نەک بە ئیدعا من بێم بڵام دیندارم یا زەکاتدەرم یا موسڵمانێکی چاکم ئەبێ خەڵکی شایەتی بۆ من چاکەم هەیە. ئەمە زۆر گرنگە بۆیە عابید و خواناسەکان ڕزای خوایان لێ بێخوا چەند دەشتی جوان و کەرامەتیان هەبووە بە هیچ شێوە دەزبانی خوان نەزاری خوان نەبیسرا و ڕازیش نەبوون ببیسرێ بۆ چووکە لەبەرەوەی ئەوە نایان کردووە بۆ ئەوەی کەوان پێ بوتێ چونکە ئەو لەزەتە دنیا لە زەدە قیامەتەکانێکی سەدا بۆیە بێت دەوڵەمەندەکەش کە ئەبەخشێ ئاگال لەوە بێت ناوە دنیاەکەت خێری قیامەتەکە لاواز نەکە. تەمام سەواو زانم ئەلێرایە قەوسی بەسیتم بیتە عفوم کە یەکێک لە ئەولیاکانی خوا نازانم ناوەکەی چییە زۆر بەڕەزیل و وەکۆڵێ دەستەنک و ئەوانە وەکۆڵێ ناوی دەرکرد بوو بەڵام هەر ئەم کەسە هەموو شەوێک کاتێک کە وەکۆڵی خەڵک ئەچوونە ناو
قوڵایی خەوەوە ئەو تەواوی ئەوەی کە پێویست بواە بۆ ماڵە هەژارەکانی یەک ئەی بردو لە دەرگای ئەدا و ئەگەر ڕایەوە شوێنی خۆی و بەڵام کاتێک کە مرد و لە دنیا دەرچوو ئەنج ئیترزانیان ئەمە چ پیاوێکی گەورە و چ سەخی طبیعەتێکی گەورە خزمەتێکی گەورە کە ئەسڵ نەیهێڵاوە هیچ کەسێ پێ ئەوە زۆر گرنگامە کاک مامۆستا ئەوەیە کە لەو خاڵە دەدەن کە ئێستا بەڕاستی ئەلحەمدوللا هەمانە لە کوردستانی خۆشمان سپاس بخوا من شایەتی بۆ چەند کەس دەگەدەم کە خێری زۆر چاکیشانەیە و ناشەڵن کارتۆنەکان نەک مەست کارتۆنی سپیە نە ناوێکی لەسەر بێ نەڕاگەدە نە عەلام و ڕاستی هەروایە ئەوانە کاری چاکن ئەمێکێکە لەو خاجا ئەم هەر فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە ئەفەرمێ دەستی ڕابەزی چەپ نەزانێ بابەتەکەش ئەوەیە بەڕاستی ئێمە هەمووان نزانین دەوروبەرەکانی ئێمە ئەخە خاڵێک هەیە خاڵێکە ئەڵێ وەڵا خەڵک چاوی پیسە بێ بە چاومەوە کە هامانە هەول کوردستانی خۆمانە دۆڵەمەنی وامان هەیە دۆڵەمەنی خۆی ئەشارێتەوە بۆ ئەڵێ بە چاوەوە بن یا پارەی پێە هەتا من زۆر جار هەیە پارە کە ئەیبژێرێکی ئاوا چێتە کەنارێکی بۆکە بەڵێ خۆمە سیفەتەکە بەڵام ئەگەر ببەخشیت لەوەش نییە لەوەش پارێزراوی لەوەش یەتمێنە هەر خۆی بەخشینەکە بەڕاستی واکە لەوەی یەتمێنەکە تۆ کەس حەزەکە ببێ حەز ناکاتەوە بێ چونکە دەستی پاکی ئاواهی پارەی پێ بێ چاکە بەڵام ئەوەی کە قونجاوە دوعاکەی خوا لێی سەرێت چونکە زوودی دیە ئەمە نقطەیەکە جا لێرەوە کە بینەوە سەر ئەو بابەتی کە جەنابە وت لە شارەکە ئاماژە پێکرد باسی بەڕاستی ئاوەداری دڵ مەسەلەی خۆشەویستی دنیا بابەتێکی زۆر خراپە ئەگەر هات و دڵی ئینسان تەواو پێویست سەرقاڵ بێ من پێم وایە هەر کاتێ ئینسان لەگەڵ خوا تێکەڵ بوو عشقی ئیلاهی یانی ناسینی خوا معریفەت الله بە تەواوەتی چوە دڵی ئینسان کاتێ لە ڕێگەی ئەسما والحوسنا و صفەتەکانی الله و خوا ناسی دنیات هێندە لا بچووکە بێتەوە هێندە لا بچووکە بێتەوانێ ئەگەر بۆ قیامەت کاری تیانەوەی حەز ناکەی تیا بشی ڕاست هەر حەز ناکەی لەم دنیا چونکە هەچی شتەکانتە دووبارەیە پێم بڵێ لێمە لە ساڵە جارێکە لەوانە یەکشتی تابێکی لەسەتێکی تازە ببیستم حەجێکم دووبارەیە تو ئەوخوا ئەم هەموو دووباران لە ژیانمایەکەم ئەگەر تەنها بۆ قیامەتی تیانە بواە ژیانی هەتایی واللهی چ لەسەتێکی لێبینیست بەس ماندووبوون نەبێ بۆیە ئیمان ئەگەر چووی لەگەڵ خوا تێکەڵ بووی لەگەڵ ئەڵڵا تێکەڵ بووی بۆ ئەسما الله الحوسنایی کە قورئان باسی کردەوە بە تەواوەتی دنیا لەبەر چاوەکەوێ بەس بە ئەو پێ خۆشە کە بتوانی خزمەتێ بکەیت کە بتوانانی چاکەیەکە پێکری ئێستا بیدێژی کە حەزەکەی ها ئەو حیسێکە ئەفەرمێ ئەگەر هات و زانینتان قیامەتە ئەفەرمێ بەدەستەوە دارێک پێ و بینێژە ئەو معنایەیە ئەگەر تۆ ئەزانی بۆ قیامەتی بەڵام لە چاکردن لە دنیادا نەکەی چرکێ فرسەتت بۆ هەڵکەوت تۆ دوابکەوی فرسەت هەڵکەوت نابێت دوابکەوی ئەبێ خێرا لەو فرسەتە ئامادەبی بۆیە بەڕاستی هەر کەسە بتوانێت کە خوا پێی داوە دەوڵەمەنە هەیە پارەی پێیە هەیە علمی پێیە هەیە ئەخلاقی پێیە ئەخر هەیە بەڕاستی بەس ئەخلاقی خۆ چەندین داعی ئەم عالەمی ئیسلامی هەبووە علمی پێ نەبووە بەس ئەخلاقی بۆتە داوە ئەخلاقی ئەوە دەوڵەمەند بووە خەڵکی چاویان لێکەوە هەزاران کەس ئەخلاقی ئەوە دی ناخۆشویستەوە بەڵام بە پێچوانەکەشی هەر ئێمە ئەگەر هات و خوا نەخواست نوێژ و ڕۆژوو بکەین بەس ئەخلاقمان موافقی شەریعەتە سەڵتان کەسە پێغەمبەری خواکەین جۆمە پێغەمبەری خوا بە ناوی سونەی پێغەمبەری خوا چوە خراپمان کردووە ئەبێ ئاگامان هەندێکمان هەر کەسەمان لە بوارێکە دەوڵەمەندین ئەو دەوڵەمەندی خۆیان زەکاتی خۆی هەیە علم زەکاتی خۆی هەیە پارە زەکاتی خۆی هەیە بەڕاستی ئەخلاقی زەکاتی خۆی هەیە هەر شتێکت پێیە لە هەر شتێکا تۆ ئەزانی فرسەتە خزمە بکە ئەمجا خزمەت بە خەڵکی شتێکێکە لە خزمەتە هەرە گەورەکان بەڵام لە نزیکەوە بۆ دوورەکان خێزان تۆ دەست پێکە لە مناڵەکان دەست پێکا بڕۆ بۆ دەوروبەری خۆت بۆ یەکە ئەقرەبوون کە کێن بە داوک و دایکمانە خۆش کە خێزانمان لەوان دەست پێکە خۆ ئەگەر هات و پێغەمبەریانە فەرمی هیچی پێ نەبوو خۆ کەلیمەی طەیبە ئەزانی تەنها وشەیەکی جوان تەنها یەک کەلیمەی جوان و ڕوویەکی جوان سەدەقەیەکی گەورەیە بۆ تۆ ئەخە بەڕاستی قورئانە فەرمێ هێندێش لای ئێوە بە بچووکی ئەزانن بەڵام وهو عند الله عظیم لەلای خوا زۆر گەورەیە بۆیە کە بەڕاستی ئالێرۆم لە معنای ئەو زانە بە ڕێزانی پێشماتی ئەگەی بۆچی ئەوەندە بۆ سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام چەندی جار خۆی سفرەکاتەوە ئەخر عوسمانی کوڕی عەفان عەبدوڕحمانی کوڕی عەوف چەند جار خۆی سفرەکاتەوە چەند جار سەرمایی خۆی هیچەکە هەریچی ناهێڵێتەوە هەمووی گسی لێدات باش ئەمە چی وای لێەکە چییە وای لێەکە ئەمە سفرێکا فەرمێ هەتا جارێکیانە فەرمێ بۆ مناڵەکانە فەرمێ
خوا پێغەمبەری خوام هەیە تەنها ئەو دوانم هەیەتە بەسمە ئەگەر دڵگەشتە و حەدە مامۆستای بەڕێز دنیا لەزەتەکەی لەوای ئەلە بەخشیدەیە عوسمانی کوڕی عەفان لە خۆشترین لەزەت و قیمەی لەزەتی ئەوە بوو کە هەمووی بەخشی خۆی سەفر کردەوە قیمەتەکەی لەوانە بوو لە گەنجینەکەی پڕ بێ لە ماڵ ئێمە کاتێک کە ئاوا سەیری گیرفانمانەکە یان سەیری قاسەکانەکەی پارەی تیا دڵمان خۆشە بێ ئەوە چووکە ئەم لایە بەتاڵە ئێرە فەراقی گەورەی تایە لە معریفەت وڵای هێشتا تەواو نین هێشتا خەلەل لە ئیمانمانە هەیە هەموو جارون تومە ئەگەر لە ژیانمان من نازانم بژیمیان خەبەتبارم بە دیان بە ژیان خەمبا بۆ فەقیری و بۆ هۆژاری خەفەتە خۆم ئەوە خەلەل لێرە هەیە هێشتا ئەڵڵای غەنیم نەزانێ وابزانم یەکێک وازم فضەیلی کوڕی عیاضە ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە چێتە مزگەوتێک و ئیمامی مزگەوتەکە نوێژەکەن بە جەماعەت و ئیمامی مزگەوتەکە دوای پێی ئەڵێ باشە تۆ ئەوە کابرایکی وارع و زاهید و ئەوەیت ینی بەڕاستی هیچ شتێکت نییە ئاخر ینی تۆ نەکارێ نەکەسابەتێنە هیچ شتێ باشە تو پێم ناڵی چۆن ئەژیت و ئەوانە ئەویشەوەی پێڵە لێ دەیوەرە تخوا بە نوێژەکەم دووبارە بکەمەوانێ ئەنج جواب تێمەوە نوێژەکەی قەزاکاتەوە دووبارەیە کاتەوە ئەڵێ من چۆن نوێژ لە کەسێک لە دوای کەسێکەوە بکەم کە بەڕاستی یەقینی وانە بێ ئەم خوایە ڕزقی ئەدا ئەم خوایە بەڕاستی ئەیژێنێ مامۆستا بۆی کە زۆر کاتەکە نەکوژم زۆر پێم خۆشە بچمە سەر ئەو بابەتەی کە چۆنیەتی دابشکردنی ئەم بابەتەیە بە جۆرێک کە بەڕاستی شوێن و مەکانەتی خۆی بگرێ مامۆستا من ینی لەگەڵ زۆرێک لە سەرمایەدارەکانە کە لێرەوە ڕێز و خۆشەویستی و سوپاسم هەیە بۆیان هەموو ساڵیشی ڕەمەزان متمانیان بە بەندە کردووە هەر لە ڕێی منەوە سوپاس بخوا زیاتر لە 500 خانەوادە زیاتر لە 500 مناڵی بێناز توانیومانە هاوکاریان بکەین ینی ئەو پیاوە کە خۆی مۆڵی هەیە بڕوا بفەرموو هەموو جارێک ئەیوت ئەبێ ئەو مناڵە بێنازە بێ باوکانە لەو شوێنە جلیان بۆ بکڕێ بۆ جەژن کە مناڵەکانی خۆم ئەیکڕن ینی ئەمە بەڕاستی نازانم ینی شتێکە کە زۆر پیرۆزە لای خوا بەڵام من زۆر جار ینی ئەمەم بینیوە کە زۆرێک لە ئەم سەرمایەدارانە خوای گەورە زیاتریان پێ ببەخشێ جاری وا هەیە مەسەلەن زیاتر لە 15-20 هزار خانەوادە هاوکاری ئەکەن ئەگەر مەسەلەن واشی دانین هەر خانەوادەیەک مەسەلەن 250,000 دینار 300,000 تا 500,000یشی تۆ ئەگەر بێتێ لە حەدی ئەکسەر یاکە لەوە زیاتر بڕوا ناکەم پێی بدرێ بەڵام سەیرەکەی ئەگەر ئەمە شەڕتر بکرێتەوە کارەکە بەڕاستی لە جیاتی ئەوەی کە مەسەلەن 15-20,000 بێ با 2,000 بێت ئەم ساڵ بەڵام ژیانی ئەم 2,000 بگۆڕێ و کەرامەتی ئەم ئینسانانە ینی وەکو پەندە پێشینانەکەی خۆمان کە ئەڵێ کاکە گیان تۆ ئەو کەسەی کە فەقیر و هەژارە فێری ماسی خواردنی مەکە فێری ماسی گرتنی بکە ئەمێ لێەوە جەنابەت وەڵی لە ڕاستی ئەو خەمی کە جەنابەت هەتە لەوانەیەش 10 ساڵ زیاترە زۆر زێکێکە لەو خەمانی کە هەمە بەداخۆزەکە لە کوردستانی ئێمە لە ڕێگەی فەرد و داباشەکرێ و ئەو خەلە کە دروستە بێ لەبەرەوە چووکە ئەو دەستگایە خۆی بۆ خۆی دەستگایەکی تایبەتە وابێ دەستگایە حکومەت و دەوڵەت سەپەرشی کاوابێ بە ڕێگەیەکی زانستی بێ وابێ لە ڕێگەی مکۆمەڵی ئەمین و دەستی ئەمینەوە عوسمانی کوڕی عەفانێک سەرۆکایەتی بکە و ڕابەرایەتی بکە کە دەستێکی پاکە دەستێکی ئەمینە خۆی حاجەی بەوە نییە کە لە پارەی زەکاتە هیچ جۆرە خەرجیە بۆ خۆی دابینکە ئەبێ کەسانێکی ئاوە بەڵام کە ئەم مؤسسەیەت نابێت ئەبێت تا ئیشی تاگە ئیشی ڕێکخراوە ئیشی چەند کەسێک لەم کاتە ناتوانین ئێمە بە شێوازێکی گشتگیر هەچی هەژارەکانە پۆلێنی کرد و پۆژارەکان بە واقعی بیان ناسێنین پێغەمبەرگیان عەلەیهی سڵات وسەلام نمونەیەکی زۆر جوان هەیە کە لە سیرەی پێغەمبەری خوا گەڕنەوە یەکێ لەو سەحابێتە تەلایە فەرمێ من فەقیر و هەژارم ئەفەرمێ چیتان هەیە فەرمێ لە ماڵەوە چەند شتێکمان هەیە وەکو ڕاخەرێکی بچکۆلێ هەم ئیدەن بخۆمە هەم ڕاشێقین حەسیرێکە یا شتێکی وا قاپێکیشمان تایە و نانێکی تیا خۆین و ئاوێشی تیا خۆین فەرمی چوو هەردووکیانم بۆ بێنە هەردووکیانی بۆ هێنا خستی هەڕاجی کرد بە فرۆشتن یەکێ فەرمی بە درهەمێک یەک فەرمی کێتی زیاتر دا یەکێوتی 2 درهەمە دەم 2 درهەمەکە فرۆشتی فەرمی ئەمێکێکیان بڕۆ بیدە بە خواردن ئەمەشیان بڕۆ بیدە بە تەورێک و بۆم بێنە ئەوە بردیەوە ماڵ تۆلەکەی بەینا فەرمی ئەمەش حەبلێک و بەتێک بڕۆ بۆ خۆت دار بێنەوە لە بازار بیفرۆشە فێری کەسابەتی کرد یەکێک لەو مەشروع گەورانەی ئەوەیە بەڕاستی هەژارەکان فێری کەسابەت بکەین فێری ئەوە کە ئەوەیە پارەی بینێ کاکەوەرە ئەم ساڵ تۆ بیتە ئەو دوکانە بۆ داهێنین تۆ پرۆژە بۆکەینەوە فلان مەسەن تۆ لە چی شتایی باشارە زایدەیە دوکانێکی بۆ دابرین ئەیتە بۆ خۆی ئەم ساڵێکی ئایندە بێ زەکات وەرگرت زەکات بە خەڵک بێ بە فەقیر نەخۆی تا زەکات وەرگر بێ بەردەوام من چیرۆکی زۆر سێرم لەلایە من پیاوی بەڕێزم دواندووە
52 ساڵ زکاتی داونم شاری سلێمانی بە 27 دانە ماڵ لە 52 ساڵە نەیتوانێت ماڵێکیان لە فەقیر ڕزگارکە. ئێمە بەڕاستی فەلسەفەی زەکات تحقیق ناکە. تۆ کابووم پیاوە بەردەوام هەر لە هەژاری ماوەتەوە خۆزگە و 52 ساڵە بیتوانێت دەماڵ بە فەقیر ڕزگارکە. باشە مامۆستا هۆکارەکەی چییە کە مەسەلەن بۆ نمونە ناوێت بە مۆڵ ئەو پارە با بەیشێت؟ لە ڕاستیا بەشێکی یەکەم عرفێک و عادەتێکە فێربووین لە کۆمەڵگەیە کابراوی حەزەکە زۆرترین کەس استفادەی لێ بکە. من زۆر جار هەیە برای بەڕێز بە پارێک هێناوتی مامۆستا بام بیدە بە فەقیری زۆر فەقیر هیچی نەبێ بیخوا. تومەڵاهی ئەوەی کە هیچی نەبێ بیخوا بەڕاستی من دەست ناکەم کە بگەن لە وڵاتێکی ترا کە ڕاشتێکی هەیە بیخوا. ئەم ئەفشەتێک کە توێتیارە شتێکی زۆر تعجیزیە. کاکە بڵێ بیدە بە هەژار قورئان ناوی ناوە هەژاری بۆ دانا منێ فەرمووی هیچ یان نەبێ. لەبەر ئەمە خۆی جارێکە عرفە عادەتە مەسەل هەیە لە مامۆستا تخوا مەسەل ملیۆنێکە بۆ هەیە وەڵا حەزەکەم 20 کەس ئەخەبان 20 کەسەکەم بیان بە ملیۆنێکیان بەمێکی چەند ئەمەمێ خەیبا بین بە 10 کەس بین بە 8 کەس و بە 4 کەس و بەڵای استفادەی لێ بکە. ئەمە خۆی بەشێکی عرفە عنیاڵە کە زۆر خەڵکی استفادەکە دوعاکان زۆر بەڵێ دوعاکان زۆر بۆ کرێ بەڵام خۆ یەک کەسیش بەڕاستی ڕزگار کردی دوعای زۆر باشە بۆ کات بە زۆر خلاصەوە جێگەی دوعا بۆ گرێتەوە. ئەمە بەڕاستی بەشێکی عرفە. بەشێکیشی ئێمە بەڕاستی پەروەردەی کۆمەڵگەی خۆمانە پەروەردە ئیسلامیەکەمان لە زەکات دانا لاوازە بۆ بە حکمی ئەوەی کە ئێمە بەڕاستی لەو بوارە مؤسسەمان نەبووە ئیتر کە هەت باسی زەکاتمان کرد تۆ زەکات بە نەماوە تۆ چۆن زەکات بە چۆن زەکاگە بڵێن کاکە دەفتەرێ بە کەسیا 2 دەفتەر 3 دەفتەری بەرێ بەڵامان وسەوەلانە زۆر خراپ بێ. سپاس دەکەم مامۆستا گیان من زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شەویش لە خزمەتی جەناب تا بووم بۆ خستنە ڕووی ڕازێکی دیکەی بەرنامەی ڕازی دڵان. مێ دەخوازم کە توانی بێتمان ئەو ڕازەی لە زەکات و بەخشینا هەیە بە بینەرانی خۆشەویستمان ئاشکار کرد بێ. زۆر سپاس جارێکی تر پێم خۆشە لە کۆتاییە یادێک لە حەزرەتی عومەر بکەین سەلامی خوای لەسەر بێ کە بێخود لە حەقیە ئەفەرمێ لە پاش ئیمامی نامەوەر عومەر خەلیفەی زەمین درەختی مەعدەلەت سەمەر چەمەن تیرازی شەرع و دین نەهەر لە عەسری عەدلیە مەڕە و لە گورگە بێ ئەمین لە جێگەیە جەنابی ئەو کە بوو ئیتر سەگی لەعین لە ترسی شێری هەیبەتی بەلورە لور فیرارەکە. تا بێگەیشتنەوەیشی تر خۆشەویستان و ئازیزان سبەینێ لە هەمان کات و ساتدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە خوایار و یاوەری گشت لایەک بێ خواتان لەگەڵ ماڵتانەوە.